لەسەر ئەم پرسە میوانێکمەیە دکتۆر کاروان سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لەگەڵمان. دکتۆر ئەم کاتت باش ئەگەر باسێک لە گرنگی ئەم پرۆژەیە بکەیت و کەی خەڵکی هەولێرە توانن سوود لەم پرۆژەیە وەربگرن. کاتت باش، سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24. سەبارەت بەم پرۆژەیە، ئەم پرۆژە دەتوانم بڵێم خاڵێکی وەرچەرخانە لە بواری دابەشکردنی و پرۆژەکانی دابەشکردنی ئاوی خاوێن لە هەرێمی کوردستان، چونکە وەکو ئەو زانیاریانەی ئێوەش ئاماژەتان پێیدا، ئەگەر من هەندێک تەفاسیلی زیاتر بدەم کە ئەگەر هەموو ئیفرازەکان ئەو سێ ئیفرازەی هەیە زائیدەن هەموو ئەو بیرانەی کە لێدراون بە هەموویانەوە حدودی 600,000 متر ڕۆژانە ئاو بەرهەمەهێنن بۆ شاری هەولێر. بەڵام ئەم پرۆژە تەنها خۆی حدودی 500,000 متر لە ڕۆژێکە ئاو بەرهەمەهێنێ. بەو مانایەی ئەم پرۆژەیە دەتوانێت ئاو بۆ یعنیەکە بە گوێرەی ستاندەرە جیهانیەکان باز بکەین کە 250 لیتر بۆ هەر نەفرێکە لە ڕۆژێکە. ئەم پرۆژەیە ئەتوانێت حدودی 1,900,000 کەس ئاویان بۆ دابین بکات. ئەوە جگە لەوەی ئێستا خۆی هەولێر ڕۆژانە حدودی 600,000 متر ئاوی بۆ دێت. یعنی توانم بڵێم بە هەردوو ئەوەی کە ئێستا ئەو توانە ئاویەی کە ئێستا هەیە 600,000 و ئەم نوێیەش نزیکی 500,000 بەواتای داهاتوو ئینشاءالله هاوینی داهاتوو لە ڕۆژێکە 1,100,000 ملیۆنێک تا 1,100,000 مەتری سێجار ڕۆژانە ئاو پێشکەش بە شاری هەولێر دەکرێت. ئەمن باوەڕم وایە طبعاً ئێسش ئەو ئاوەی کە بۆ هەولێر دابی نەکرێت کەم نییە، کێشەمان لە دابەشکردن و ئەوانە هەیە، بەڵام ئەم هاتنی ئەم ئاوەی کە ئەم پرۆژە نوێیە بە تەواوی بە شێوەیەکی ڕیشەیی بەشێکی گەورەی کێشەکان چارەسەرەکە. دیارە ئەمڕۆ جەنابی سەرۆکوەزیران لە مەراسیمی کردنەوەی ئەو پرۆژەیە بەڕێزیان ئاماژەی بەوە کرد بابەتەکە هەر تەنها گواستنەوەی ئاو نییە، بەڵکو هەندێک گۆڕانکاری لە تۆڕەکانی دابەشکردنی ئاو لە شاری هەولێریش ئەنجام دەدرێ و دێتەکایەوە. بە کورتی ئێمە دەتوانین پێشبینی ئەوە بکەین کە لە هاوینی داهاتوو ئینشاءالله دووچاری ئەو کێشانە نابینەوە کە ئەم ساڵ و ساڵی ڕابردوو هەمان بووە، چونکە ینی بۆ زانیاری ئێوە ئەم پرۆژەیە لە مێژە دەستی پێکراوە، بەڵام ینی لەبەرەوەی ینی قۆناغی زۆر متەقەدیمی نەبڕی بوو، بۆیە بابەتەکە حەز نەکرا بەو شێوەیە ئاشکرا بکرێ. ئەگینا ئەم پرۆژەیەکە کاری لەسەر کراوە و دیدگا و دنیابینی جەنابی سەرۆکوەزیرانە بۆ ئیدارەدانی ئاو، بۆ پاراستنی ئاسایشی ئاو و بۆ خزمەتکردنی خەڵک، چونکە هەولێر کێشەیەکی ڕیشەیی لەگەڵ بابەتی ئاوا هەبووە بە حکمی ئەوەش کە شارەکە لە دوای 2010 بە شێوەیەکی زۆر خێرا گەشەی کرد و ئەو خێرا گەشەکردنەی شار یعنی هاوکۆف نەبوو، هاوتەریب نەبوو لەگەڵ گەشەکردنی ژێرخان بە تایبەتی ژێرخانی بواری ئاو، بۆیە ئەو کێشانەمان دووچار بوویەوە. بەڵام ئەم پرۆژەیە بەڕاستی دەتوانم بڵێم ئەو کێشەیە چارەسەر بکە. باشە دکتۆر، گرنگی ئەم پرۆژە بەڕاستی ینی جگە لەوەی پرۆژەیەکی زۆر زەخمە. بەڵێ ئەمیست پرسیاری ئێوە بکەم، ینی بەهۆی وشکە ساڵی و کەم ئاویەوە ڕێژەیەکی زۆر بیر لێدراوە لە ساڵانی ڕابردووە لە شاری هەولێر کە ئەمەش کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کردووە. بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە چەندێک ئەم بابەتە چارەسەرەکرێت، بابەتی زیادکردن یان هاوسەنگکردنەوەی ئاوی ژێرزەوی لە شاری هەولێر. بەڵێ دیارە یەکێک لە ئامانجە سەرەکیەکان کە دیارە جەنابی سەرۆکوەزیرانیش ئەمڕۆ ئیشارەتێکی پێیدا بابەتی پاراستنی ئاوی ژێرزەویە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نۆ زۆر ینی متحمسین بە پاراستنی ئاسایشی ئاو و لە ناویشدا ئاوی ژێرزەوی، چونکە ئاوی ژێرزەوی خەزانێکی زۆر استراتیژی زۆر بەنرخە دەبێ بیپارێزین. بە تەواوبوونی ئەم پرۆژەیە بەشێکی گەورەی ئەو بیرانەی کە ئاو بۆ گەڕەکەکانی شاری هەولێر و تەنانەت هەندێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانیش دابینەکەن، ئەو بیرانە لە بەرەمێنانی ئاو ڕادەوگیرێن ڕادەوەستن، بەڵام دەکرێت ئەوانە ئەو بیرانە قەپات نەکرێن، بەڵکو بمێننەوە لە حاڵەتی بۆ هەر حاڵەتێکی ناچاری کە ئێمە گەر دووچاری کێشەیەک ببین وەکو بەدیل وەکو ینی بژاردەی دووهەم سوودیان لێوەربگرین. وەجگە لەوەش بەڕاستی ئێمە خەریکی دیراسەکردنی ئەوەین ئایا دەتوانین ئەو ئاوە زیادەی بە تایبەتی لە زستانە
کە لەو پرۆژانەوە بۆمان دێ تەحویلی خەزانە ئاویەکانی ژێرزەوی بکەین لە ڕاستیدا لەم بارەیەوە ینی نیقاشێکی زانستی قوڵ لە ناو مؤسسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەوەی ئایا ئەتوانین لە زستانە ئەو ئاوە زیادە بکەینەوە ناو ئەو بیرانە کە لە ڕێگەی ئەو بیرانەوە بۆریانەوە دەگوازرێنەوە ئێمە هێشتا لە تەوری نیقاشین لەسەر ئەم بابەتە خەزانانی باسێکن دکتۆر ئەتوانین بڵێن ئیدی دەرهێنانی ئاوی بەڵێ ئەو خەزانانەی باست کرد ماوەیەک سەرقاڵی پرۆژەیەکی لەو شێوەیە بوون کە ئاوی ژێرزەوی لە خەزانی گەورە گەورەدا گل بدەنەوە بۆی بە فیڕۆ نەچێت ئەم پرۆژەیە تا چەند چۆتە بواری جێبەجێکردنەوە تا چەند سەرکەوتوو بوو بەڵێ ئەمە فعلەن ئەمە بۆکو بڵێ ڕێگایەکی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بژانەوەی ئاوی ژێرزەوی ئەویش ئەوەیە بە ڕێگای دەستکرد ئاوی باراناو یان ئاوی زیادی سەرزەوی بە ڕێگای دەستکرد بگوازینەوە بۆ خەزانە ئاویەکانی ژێرزەوی بە خۆشحاڵیەوە ساڵی ڕابردوو سێ دانەمان سێ پرۆژەمان بە شێوەی پایلۆت پرۆژێکت جێبەجێ کرد چووکە یەکەم جار بوو لە هەرێمی کوردستاندا ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ بە توانای ناوخۆیی ئەو بابەتە جێبەجێ کرا سپاس بۆخوا و ئامارەکان کە بەدەستمان گەیشتن دڵخۆشکەر بوون و لەم کاتەی من و تۆ قسە دەکەین پرۆژەیەکی دیکەمان لە هەولێر دیسان لەژێر جێبەجێکردنایە بۆ گواستنەوەی ئاوی لافا و ئاوی زیادەی سەرزەوی بۆ ژێرزەوی و ئەمانە پێکەوە زائیدەن ئەم جۆرە ئەو پۆندانەی کە لە کارکردنان لە دەوروبەری هەولێر بەنداوەکانی بەستۆرە و بەنداوی گۆمەسپان هەموو ئەم پرۆژانە بەیەکەوە ئەبنە پاکێجێکی متەکامل بەوەی لەلایەک دەرهێنانی ئاوی ژێرزەوی کەم بکەینەوە لەلایەک ئاوی سەرزەوی ئاوی زیادە کە دەبێتە لافاو و دەبێتە مەترسی ئێمە نەهێڵین ببێتە لافاو بەڵکو بیگوازینەوە بۆ خەزانە ئاویەکانی ژێرزەوی بەوەش کابینەی نۆ دەتوانێت لە کێشەکانەوە دەرفەت دروستکە و دەتوانێت لە زیانەکانەوە سوود دروستکە بەڕاستی ئەوەی ئەمڕۆ بینیمان ئەو پرۆژەیە کە ئەو ڕۆکرایەوە دەمەوێت ئەوە بڵێم گرنگی ئەو پرۆژە ئەوەیە کە لە کاتێکا جێبەجێ دەکرێت کە ئەو هەموو گوشارە لەسەر کیانی دەستوری هەرێمی کوردستان هەیە ئەو هەموو قەیرانە ئابوووریانە ئەو هەموو گەمار و ئابوووریانەی کە خراوەتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەو هەموو گرفتانەی لە بەردەم حکوومەت دروستەکرێ بۆ ئەوەی نەتوانێت وەکو پێویست خزمەتی خەڵک بکات بەڵام هیچ شتێک لەوانە نەیتوانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگرێ و بە دلیلی ئەوە ئێمە ڕۆژانە دەبینین جەنابی سەرۆکوەزیران پرۆژەی نوێی زۆر گرنگ دەکاتەوە کە مقارنەتەن بەو دۆخە سەختەی ئێمە پێدا تێپەڕین و پێداین بەڕاستی ئەوانە دەستکەوتی گەورن و هەنگاوی زۆر گەورن. دکتۆر ئەو بەندا و پۆندانەی کە دروستەکرێن لە شوێنە جیاجیەکانی هەرێمی کوردستان تا چەند سەرکەوتوو بوون لە گلدانەوەی ئاو لە ماوەکانی ڕابردووە بە تایبەتی لە زستانی ڕابردوو. بەڵێ بە خۆشحاڵیەوە ینی ئەتوانم بڵێم ڕقەمی قیاسی تۆمار کراوە بە تایبەتی لە 2 ساڵی دوایی کابینەکە چونکە 2 ساڵی یەکەم لەبەر بابەتی کۆرۆنا و قەیرانی بابەتی دابەزینی نرخی نەوت دۆخەکە زۆر نەتوانرا وەکو پێویست ینی کار لەو سێکتەرانە بکرێت بەو شێوەی کە حەزمان لێ بوو هەرچەنە کاری گەورەش کرا بەڵام لە 2 ساڵی کۆتاییە هەندێک ژمارە بەس ساڵی ڕابردوو ئەو زستانەی کە ڕۆشتووە 6 دانە بەنداوی نوێ کەوتونەتە خزمەتەوە بۆ کۆکردنەوەی ئاو 8 دانە پۆند کەوتونەتە خزمەتەوە بۆ کۆکردنەوەی ئاو زائیدەن ئەو سێ پرۆژەی کە لە بواری پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی ئەوانیش کەوتونەتە خزمەتەوە لە بواری ئاو واتە تەنها لە 6 مانگی زستان ئێمە بە بەندا و پۆند و بەو پرۆژانەی ڕیچارجەوە نزیکی 20 پرۆژەمان کەوتۆتە بواری جێبەجێکردن کەوتۆتە بواری خزمەتکردنی خەڵک و تەواو بوون کە ئەوە ڕقەمێکی قیاسیە ئەگە مقارنە بکەیت بە هەموو تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان و پێشتریش کە هەرێمی کوردستان لە ژێر داگیرکاری عێراقا بووە بۆیە ئەوە دەرخەری ئەوەیە کە بایەخێکی تایبەت بە سێکتەری ئاو هەیە و ئەوەشدا ڕنگدانەوە و دنیابینی و استراتیژی جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانیە بۆ بایەختان بە سێکتەری ئاو و بایەختان بە پاراستنی ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان و پاراستنی ئەو ئاسایشە بۆ نەک ئێستا بەڵکو بۆنەوەکانی داهاتوومان. دکتۆر کاروان سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێستم.